خۆیەکی ساڵێکە بێ سەردانی فێرگەی مەحویم کردووە هەر لە سەرتاوە کاتمە ئێرە بۆ ئامێری دەف هاتم هەر بە ئامێری دەفیش دەستم پێ کرد ئامێرەکە ئامێرێکی ڕۆحیە یعنی زۆر لە ڕۆحی ئەو کەسەوە نزیکە کە فێری بێ ئەبێ بە هاوڕێ و ئیتر ئەبێ کاتێکی زۆری بۆ دانەی هەم بۆ تەمرینکردن هەم بۆ ئەوەی کە دەستی نەرم کەی لە بروی ئامێرەکە پێویستی بەوەیە بەجددیە بێ دەستی نەرم بێ اینجا توانی تەمرینکەی اینجا توانی باش بیتایە تێبێ کاتێکی زۆری بۆ دانەی خۆتی لەگەڵا هیلاکەی بەجددی ئەبێ کاتی بیتێ نە من خولێ مناڵم پێشتر بۆ ئامێری موزیک هەبووە بەڵام دەف نەبووە من لە تەمەنی مناڵیە لە ئامێریکا مانچەم خوێندووە 2 ساڵ و وازم لێ هێناوە بەڵام چەند جار کە سەیری ڤیدیۆ و کچانم کردووە کە دەف ئەژەنن ئیتر لە وڵاتانی دەرەوە بێیان لەناو خۆیان بێ ئەوە ڕایکێشاوم بۆ ئەوەی کە بێم فێری دەف بم ئێستا تقریبەن گۆڕاوە بەڵام پێشتر ئەبێ هۆکارەکەی بۆ ئەوە بوو بێ کە دەف وەک ئامێرێک دەرکەوتووە کە زیاتر پیاوان بەکاریانێناوە لە بۆنە ئاینیەکانیشە لەو شوێنانەی کە بەکارهێنراوە بە تایبەت بەس پیاوی لێ کۆبوونەتەوە ئەمە وای کردووە عادەتەن بە ئامێریک شناسراوە تۆزێ بۆ دەست قورسە یعنی وا سیر ئەکرێ کە کچ ناتوانێت زاڵ بێ بەسەریا بەڵام وان نییە هەتا هەموو ئامێرەکان قورسی خۆیان هەیە هەتانەیت فێر ببی خۆتی لەگەڵا ماندوونەکەی نازانی کە چه ئامێرێکە خۆی بۆ ماوەی ساڵێک بۆ فێربوون ماوەیەکی کەمە ینی تۆ گربسەوێ ببی بە ژەنیارێکی باش ئەبێ حسابیەوە بکەی بڵێ من چەند ساڵێک ئەم ئامێرە ئەخوێنم لەسەری تەمرینی لەسەرەکەم اینجا ئەتوانی ببی بە ژەنیار ببی بە ژەنیارێکی باشیر بۆ هەموو تەمەنە اینجا ئەتوانی ببی بە ژەنیارێکی باش من لە ماوەیەم ساڵەیە لە کلیپێکی هونەرمەند بران محەممەدا لەگەڵ گروپی موزیکی لوور لەگەڵ مامۆستاکەی خۆمان بەشداریم کردووە کارەکانی تر کە کراوە ینی هەر خۆمان لە ناو فێرگە لەگەڵ جەماعەتی فێرگەیە لەگەڵ کچ و کوڕەکانە تەمرینمان کردووە ژەنین و هەموو شتێکی ئافرەت ینی سەلیقەیەکی جیاوازی هەیە ئەین پێویستەکە لە هەموو کایەکە نەک هەر موزیک هەر هونەر یان هەرچی کایەک بێ کە ژنتیایە بەشدار بێ شتێکی ترەبەخشێ هەموو تاکێک هەتا خۆی نێتە ناو دنیای هونەرەوانێ نازانێت چه ئارامەیەکی پێ بەخشێ یعنی من لەو ماوەیە کە دەستم بە فێربوونی دەف کردووە زۆرینی کاتەکانم یا لە دەوام بووم یا لە خوێندن بووم یا بە کاری ماڵەوە خەریک بووم یعنی هەم خوێندومە هەم دەوامێکی ترم کردووە هەم کاری ماڵەوەشم هەبووە بەڵام ئەو کاتێک کە ویستومە تۆزێ ئارام ببمەوانێ یعنی بەو هیلاکیانەی کە هەم بۆ بیڕەوێنمەوانێ خەریکی دەفەکەم بووم یعنی بەجددی ئارامیت پێ ئەبەخشێ ینی هەست تاکێ کە بزانێ ئەمەنە ئارامی پێ ئەبەخشێ یعنی بەبێ وەستان یەت فێری هونەرە بێ ئەگەر بۆ ئەوەش نەبێ پێی دەرکەوێت و پێی بناسرێت و کاری هونەری پێ بکە بەس بۆ خۆی یعنی بەس بۆ خۆی ئامێرێک فێر ببێ ئەزانێت چه ئارامیەکە دواتر وەک تۆڵی کە ئێستا وای لێ هاتووە ڕکلامی پێ ئەکرێ و لە کۆمەڵە کاری بازرگانیە بەکارێنێ هەموو شتێک بە سنووری خۆی بەڵام هونەری ئەوە نییە تۆ کاری بازرگانی پێ بکەی من زۆربەی کاتوتومە ینی تەنانەت گوناحیشە تۆ کارێکی هونەری ئەەکەی لە بەرامبەر پارەیە بیکەی هونەر جوانیەکی خۆی هەیە بە ماناکەی خۆی بمێنێتەوە ینی تۆ نەک وا داینی لەگەڵ پارەیە بەراوردی پێ بکەیت تۆ پارەیەکی زۆر وەرگری گۆرانیەک ببەی بیکەی بە کارێکی ڕکلام